تلیاک، حەشیش، شیشە، هیرۆین، حەب ئەو مادە هۆشبەرانن کە ئێستا لە هەرێمی کوردستان بڵاو بوونەتەوە. ڕۆژانە بەکارهێنەرانی لە هەرێمی کوردستان زیاد دەکات. بە جۆرێ ئامارێکی بەڕێوەبەرەتی گشتی نێشتنی مادە هۆشبەرەکان تەنیا لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵ لە شاری ئەولێر زیاتر لە 277 کەس بە تۆمەتی بەکارهێنان و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان دەستگیر کراون، کاوڕێژەیە بەراورد بە پێشووتر زۆر زیادی کردووە. ئەگەر بەراوردێک بکەین بە ئامارەکانی ساڵی ڕابردوو هەست دەکەی ڕێژەکە لە زیادبووندایە بە جۆرێک لە ساڵی ڕابردوو لە نێوان مانجی 1 تاوەکو مانجی 6 2015 نزیکەی 259 کەس بە تۆمەتی بازرگانیکردن و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان دەستگیر کرابوون. بۆ ساڵی 2016 لە سەرەتای مانجی 1 تاوەکو با بڵێن دوێنێک کە ڕاگەیەندراوێکیان بڵاو کردەوە ڕێژەکە بەرز بۆتەوە بۆ 277 کەس کە تاوەکو ئێستا بە تۆمەتی بازرگانیکردن و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان دەستگیر کراون. 26 هەموو ساڵێک ساڵڕۆژی بەرەنگاربوونەوەی نێشتنی مادە هۆشبەرەکانە لەسەر تاپای جیهان، بەڵام ئەوەی هەیە لە هەرێمی کوردستان تا ئێستا هیچ سەنتەرێک نییە بۆ چارەسەرکردنی ئالوودەبوان و بازرگانان لە هەرێمی کوردستان بەیەکەوە دادگایی دەکرێن. گرتنی هەر کیلۆگرامێک مادەی هۆشبەر مانای ئەوەیە ئێمە لەوانەیە 1000 کەسمان هەبیتن، 1000 گرام ینی حساب کە 1000 بەکاربەرمان هەبیتن، لەوانەشە بەس ئەوەندەیە سنتەرێکی ترانزیت بی. بۆیە کۆنتڕۆلکردنی سنوورەکان زیاتر چاوکراوەی دەستگا ئاسایشەکان زۆر گرنگە لە بۆی باشووری کوردستان دوورخینەوە لەو مەترسیە گەورەی کە زۆربەی ئەو وڵاتانی کە تووشی بوون ئەوەی لە کوردستان ئێستا هەیە بەداخەوە هیچ سنتەرێکی چارەسەری وامان نییە. ئامارەکان ئەوە دەردەخەن کە بەکارهێنان و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستان مەترسیدارن کە تەنیا لە 6 مانگی ڕابردوو دەستگا ئەمنیەکان لە شاری ئەولێر دەستیان بەسەر زیاتر لە 20 کیلۆ لە مادە هۆشبەرەکانی تلیاک و حەشیش و شیشە و هیرۆین داگرتووە، لەگەڵ ئەوەشدا 79,000 دانەحەبیان دەست بەسەرداگرتووە. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.